لە نۆیەمین ساڵیادی شەهیدکردنی شەهید ئومێد شەهیدی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات خانەوادە و هاوڕێ و بنەماڵی شەهیدان لە سلێمانی یادی ئەم ڕۆژەیان کردەوە. هاوسەری شەهید ئومێد لە سەر گڵکوی هاوسەرەکەی دەڵێت هیچ کاتێک لە خوێنی بەناهەق ڕژانی ئومێد خۆش نابین و تەنیا بە سزا گەیاندنی بکوژان دڵمان ئارام دەبێتەوە. ئەمڕۆ لە یادی 9 ساڵەی شەهیدکردنی شەهید ئومێددا وەک یەکەمین ڕۆژەکانی خوێنی بەناحەق ڕژاوی ئازیزانمان پێداگری لەسەر داواکاری و مافەکانمان بۆ بە سزا گەیاندنی تاوانباران دووبارە دەکەینەوە. تا ئەو کاتەی لە دادگایەکی سربەخۆدا تاوانباران دادگایی دەکرێن. لای ئێمە و خەڵکی کوردستان ئەم کەیسانە بەکراوەیە و بەکراوەیی دەمێنێتەوە. ئێمە شانازیەک لە دوای شەهیدەکانمانەوە کە پێمان بڕابێت بووینەتا هەڵگری ئاڵای چاکسازی. بۆیە لەسەر گوڵکۆی شەهید ئومێدەوە بەڵێن دووبارە دەکەینەوە درێژە پێدەری ئەو ڕێگا پیرۆزە بین کە ئەوان گیانیان لە پێناوی دابەخشی. ماوەی چەند ساڵێک بوو یادی شەهیدکردنی ئومێد نەدەکرایەوە، بەڵام ئەم ساڵ بەهۆی گەورەبوونی ئەنەسی کوڕێوە لەسەر داوە و پێداگری ئەو یادی شەهید ئومێد بەڕێوە چوو. ئەنەس هیچ کاتێک نەیتوانی لە چاوی باوکی بڕوانێت و خۆشەویستی نێوانیان ئاڵ و گۆڕ بکەن، چونکە ساتی شەهیدکردنی باوکی ئەنەس منداڵێکی 1 ساڵان بوو. ئەنەس لە تەنیش گۆڕی باوکیەوە بە دڵێکی پڕ لە تامەزرۆیی و سادەییەوە دەڵێت دەبێت حکوومەت تۆڵەی خوێنی باوکی بستێنێت. من کوڕی شەهید ئومێدم، شانازی بەناوی باوکمەوە ئەەکەم، داوا لە حکوومەتەکەم دوا حەقی باوکم. حەڤەی شوباتی ساڵی 2011 بۆ کەسوکاری شەهیدان بە مێژوویەکی تاڵ دەمێنێتەوە، چونکە بوو بە سەرەتای لە دەستدانی ڕۆڵەکانیان. کەسوکاری شەهیدان دووپاتی دەکەنەوە، حەڤەی شوبات کۆتایی نایەت و وەک ڕێبازێک دەمێنێتەوە تا ئەو کاتەی مافە ڕەواکانی هاوڵاتیان دابین بکرێت و بە یاسا تۆڵەی خوێنی شەهیدەکان بسەنرێت.